لحديثك صحيح دهاتو بيغمري خواده فرمي صلى الله عليه وسلم بدون رواية هر كسيك 3 جار هر كسيك ياخد 7 جار هر دوكي سنة 3 جار يا 7 جار پنا بگرێ بە خوای گەورە بڵێ خوایەگیان لە دۆزەخ بمپارێزە خوایەگیان پنا دەگرم بە تۆ لە دۆزەخ دەڵێت خوایەگیان عەبدەکەی تۆ فڵان عەبد داوای کردووە لە تۆ لە من بیپارێزی خوایەگیان لە من بیپارێزە خوایەگیان مەیخە ناو دۆزەخەوە چونکە داوا دەکات دەڵێ خوایەگیان مەمخە ناو دۆزەخەوە مەلایکەکانی سەلامی خوایان لەسەر بێ دەفەرمون خوایەگیان ئەم عەبدەی تۆ کە گەڕاوەتەوە بۆ لای تۆ ئیماندار و خواناسە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین لە عەزابی سەختی دۆزەخ بیپارێزی مەلایکە چەندێک خۆشەویستن چەندێک دڵسۆزن بۆ ئێمە چەندێک خەمخۆری ئێمەی تاوانبارن داواکەن لە خوای گەورە لێمان خۆش بێ و بشمان قاتە بەهەشتەوە لە ئاگری دۆزەخش بە دوورمان کات ئێمە چیمان دەوێت دوعای سەیمی مەلایکە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت بۆ ئێمە ئیمانداران چییە ربنا وأدخلهم جنات عدن التي وعدتهم أي پەروەردگارمان ئەوانەی ئیماندارن ئەوانەی شوێنی تۆ پێغەمبەری خوا کەوتونە صلی الله عليه وسلم خوایان ئێمە داوات لێ دەکەین ئێمەی هەڵگری عەرشی خوا ئێمەی دەوروبەری عەرش خوا ئەزانێت چەندەها ملیۆن و ملیار مەلایکە بێ سەلامی خوایان لەسەر بێ هەر هەمویان ناو دەهێنن ناوی ئیمانداران دەهێنن دەڵێن خوایان بیان خەناو ئەو بەهەشتەی کە وعدت پێیان داوە خوا وعدی داوە پێمان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ 3 جار 7 جار هەردوو ڕیوایەتەکە صحیحە بڵێ خوایان بمخەناو بەهەشتەوە داوای بەهەشت لە تۆ دەکەم بەهەشت دەڵێ خوایان عەبدەکەی تۆ داوای بەهەشتی کرد و داوای منی کرد ئەو عەبدەی خۆت خەناو منەوە ناو بەهەشتەوە بەردەوام بڵێ خوای بمخە بەهەشتەوە بەردەوام بڵێ خوای لە دۆزەخ ڕزگارم کە مەلایکە لە سەروی عەرشەوە خوای پەروەردگار فەرمانی پێیان کردووە کە خوای پەروەردگار لە سەروی عەرشەوە فەرمانەکە ئەوان بە فەرمانی خوا شتانە دەکەن دڵنیا بەلەوە مەلایکە سەلامی خوایان لەسەر شتێک ناکەن فەرمانی خوای لەسەر نەبێ کەواتە فەرمانی خوایە بۆ ئیمانداران ئەو فەرمانە لە سەروی عەرشەوە دەرچووە دەبێت دوعای خێر بکەن ئەو مەلایکانە سەلامی خوایان لەسەر بێ خوای گەورە ئیمانداران بخاتە ناو بەهەشتەوە ئێمە شاگەمان لە هیچ نییە تۆ لەسەر جێگاکەت خەوتویتە لە ماڵەوە دانیشتویتە لە دوکانەکەی خۆدا لە کەسابەتەکەی خۆدا ئاگات لێنێ مەلایکە دەڵێ خوایە فڵان کەس بخە ناو بەهەشتەوە ئەمە پلەی ئیمانە ئەمە پلەی ڕێگای خواناسیە ڕێگای خواناسی بگرە ڕێگایەک گرتوۆتە بەر بۆ بەهەشت وازی لێمەهێنە پشتیوان بەخوا دەدبا بۆ بەهەشت ڕێگایەکت گرتووە بۆی لە دۆزەخ بتپارێزێ بەردەوام بە لەسەری بۆی لە دۆزەخ بە دوور بی بۆی مەلایکەی خوا دوعای خێرت بۆ بکە لەو خۆشتر هەیە کاتێکیش کە ڕۆژی قیامەت هات ئەو کاتە دەزانی چەندێ دوعای خێرت بۆ کراوە ئەو کاتە بۆت ڕوون دەبێتەوە مەلایکەکانی خوا سەلامی خوایان لەسەر بێ مێرولەکان و ماسیەکان و ژیان لەبەران چەندە دوعای خێران بۆ تۆ کردووە کە تۆ ئیمانداری تۆ ڕێگای خوات گرتوۆتە بەر بۆیە خوات لەبیر نەچێ لە هیچ کاتێکە چونکە خوای گەورە دەفەرمێ وەقیل اليوم ننساكم كما نسيتم لقاء يومكم هذا ومأواكم النار پیان دەوترێ بە ئەهلی دۆزەخ ئێوە لە دنیادا خواتان لەبیر کرد خوش ئەمڕۆ ئێوە لەبیر دەکا واستان لێ دەهێنێت جێگاشتان ئاگری دۆزەخە بۆیە لەبیرکردنی خوا لەبیرکەی ڕێگاکەی لەبیرکەی سزاکەی ناو ئاگری دۆزەخە ڕێگای خوش بگرە ڕێگای ڕاستی کە هەموو ڕۆژە دڵی ئیهدینە الصراط المستەقیم ئەدوا بۆ بەهەشتی خوای پەروەردگار بۆیە ئەو مەلایکانە سەلامی خوایان لەسەر بێت دەڵێن خوایەگیان فڵان کەس بخە بەهەشتەوە ئەو بەهەشتەی کە وعدت پێیان داوە ئەو بەهەشتەی کە وعدت داوە بە ئیماندارانی بدەی خوایە بیبەخشە بەو کەسانەی کە گەڕاونەتەوە بۆ لای تۆ ڕێگای ڕاستیان گرتووە بۆیە لەو کەسانە بە پشتیوان بەخوا مەلایکە دوعای خێرت بۆ بکە حتا ئیماندارتر بی زیاتر مەلایکە دوعای خێرت بۆ دەکە هەمووشمان پێویستمان بە دوعای مرۆڤێکی تاوانبارە چ جای مەلایکەی خوا چ جای حەمەلەت العەرش سەلامی خوایان لەسەر بێ دوعای خێرمان بۆ بکەن خوای گەورە چەندە ئێمەی خۆشەوێ کوا خۆشەویستی ئێمە بۆ خوای گەورە کوا خۆشەویستی ئێمە بۆ خوای گەورە کوا ترسی ئێمە لە خوای گەورە کوا ترسی خوا لە دڵمانەیە خوایەک بۆ گەورەی خۆی چی ئیشێکی بە ئێمەیە مەلایکەی ڕاست پاردووە دوعای خێر بۆ ئێمە بکە دوعای ئەومان بکەن بچینە بەهەشت و لە دۆزەخ بە دوور بین خوا لێمان خۆش بێ
ئێمە زۆر قەرزارین ناز و نیعمەتەکانی خواین، ئێمە زۆر قەرزارین باخوا لێمان تۆڕە نەبێ غەزەمان لێ نەگرێ، ڕێگای خوا بگرە. خوای گەورە ئێمەی خۆشەوێ ئەگەر ئێمە بەڕاستی خوامان خۆش بوێ، ئەگەر ئێمە ڕاستەقینە خواناس بین، بەخوا خوای گەورە زۆر خۆشمانی دەوێ بکات. بۆی ڕێگای خوا بگرن و بەردەوام بن لەسەری پشتیوان بەخوای گەورە. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوایان لەو کەسانەمان بگێڕی، ئەو مەلایکانە دوعای خێران بۆ دەکەن. ئامین ئامین ئامین.